بەناوی خوای بەرز و بێهاوتا سڵاوتان لێبێت بینەرانی عزیز و خۆشەویست خۆشحاڵ و بەختەوەرم لە پرۆگرامی مانگی من لەگەڵ هاوکارم شوان با کۆمەڵێک تەوەر و بەرگە و بابەتین و جیاوازەوە هاتوونەتەوە خزمەتان بە هیوای ئەوەی کە تەواوی بەرگە و بابەتەکانی ئەم شەومان جێگای سوود و ڕەزامەندیەوەی عزیز و خۆشەویست بێت. زۆر سپاس شەیداخان بەناوی خوای گەورە و میهرەبان ئایزان سڵاوتان لێبێ ئەم کاتتان باش تاعات و عیبادەتی مانگی پیرۆزی ڕەمەزان قبول بێت بە هیوایەوەی عیبادەت و وەروە پەرستەکانی ئەم مانگە بێتە مایەی ئارامی دڵدەروون و وەروەها لێخۆشبوون لەلایەن خدای گەورە و میهرەبانەوە. وەک هاوکارە ماماژەی پێکردم شەو لە دوو تەوەری سەرەکیمانە بێتەوە بە دڵنیاییەوە پرسیارگەلێکی زۆری ئەوەش لە نێو تەوەرەکانە دەبێ بۆ وەڵامەکەیان بگەڕین. بابەتی یەکەمیشمان ئێمە وەکو مسلمان کە بە ڕۆژوو دەبین بابزانین بەچی ڕۆژوەکەمان بەتاڵ دەبێتەوە یاخود خێری کەم دەبێتەوە یان ڕەنگە جگە لە ماندووبوونێکیی ترمان بۆ نەمێنێتەوە ڕەنگە بێویستی خۆمان بێوی خۆمان بزانین کۆمەڵێک ڕەفتار کۆمەڵێک کردار بکەین لە خێر و قورسایی ڕۆژوەکەمان کەم بێتەوە زانایەکی ئاینی میوانمانە باز لە ڕەفتارەکانی ڕۆژەوان دەکەین. لە بەشی دووهەمی بەرنامەکەشمانە خێزانی کوردی هەمویان ئەوانەی مسلمان و ملتەزیمن و ئینشەڵا دوور بن لە نەخۆشی بە ڕۆژوو دەبن. بابزانین ڕۆژووی مانگی ڕەمەزان خودی مانگەکە چه کاریگەریەکی دروست کردووە لە نێو ڕەفتاری خێزانەکان و ئەو حاڵەتە دەرونی ئارامانە و وەروە ئەو مەجلیسە گەرم و گوڕانە لە ڕووی دەرونیەوە چه سوودێکی دەبێت و چ کاریگەریەک لەسەر خێزان و وەروەها تاکەکان دروست دەکات. دەروونناسێک لەو بارەیەوە میوانمانە زیاتر لەو بارەیەوە گفتوگۆ دەکەین. دەستخۆشوان بەر لەوەی بچینە لای تەوەریەکەم و گفتوگۆی زیاتری لەسەر بکەین هاوکارانمان سرودێکی ئاینیان بۆ ئامادە کردوین فەرموون با پێکەوە بینەری بین. بەڵێ ئایزان لەبەرەوەی بەشی یەکەممان بڕیار بوو باس لەو ڕەفتارانە بکەین کە ڕۆژوو بەتاڵەکەنەوە پێمان بێن بابەتە گرنگە دواتر لەگەڵ هاوکارانمان کۆمەڵێک بەرگە و بابەتی جیاوازمان هەیە و بە دیاریکراویش وەکو دیاریە گەمشە و سرودێکی عیرفانیمان دەبێت دواتر پێشکەشتانەکەین. لە بەشی یەکەمی بەرنامەکەمانە بابزانین ئێمەی ڕۆژەوان کە بە ڕۆژوو دەبین ئەو ڕەفتارانە چین کە دەبێتەوە هۆیەوەی ڕۆژەکەمان بەتاڵ بێتەوە یا خۆت خدای گەورە پەنامان بگرێ هەر لە باتیەوەی خێریشمان بۆ بنووسێ زیان وەبڕوا گوناهبار بین بێویستی خۆمان لە قورسایی و وەروە خێری ڕۆژەکەمان کەم بکەینەوە. میوانداری زۆر بەڕێز مامۆستا عەبدولحەمید بەرزنجی زانایە ئاینیمان کردووە. مامۆستا زۆر بەخێر بێ سپاس بەم شەوە و هیلاکمان کردی. موفق بن نەخوا سەرکەوتوو بن. سپاس مامۆستاگیان. پیرۆز بێ لە هەموو لای خوا موفقتان. یاخوا سەلامەت بی مامۆستاگیان. ئەزانین تەراویحشتان هەیە و مانگی ڕەمەزان ئێوە هەر هیلاکن ڕەمەزانان تۆزە زیاتر هیلاکە بن گەورەتان کردین هاتن بەخێر بن. خۆتان گەورە بەڕێزن خوا سەلامەتان کە یاخوا. زۆر ساز مامۆستاگیان گەلەوە دەست پێ بکەین بەکە بە ڕۆژوو دەبین ڕەنگە لە بەوێنە ئامەکەی خواردن یاخود کۆمەڵک لەو شتانی کە دانراواگەر یان کەین ڕۆژەکەمان بەتاڵە بێتەوە بەڵام وەکو ڕۆژەوانێک بپرسین جیاوازی هەیە لە نێوان ڕۆژ و شکاندن لەگەڵ ڕۆژ و بەتاڵبوونەوە ئەکرێ ڕۆژەکەشمان نشکاوێ بەڵام بەتاڵمان کردێتەوە. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. اللهم يا ربنا تقبل منا صيامنا وقيامنا ودعاءنا وتراويحنا وصدقاتنا برحمتك يا أرحم الراحمين. صلاة خوای من لمن جنابتان و تواوی بینەرانی بەڕێز و خۆشەویست. پێم خۆشە بە فەرمودێکی پێغەمبەری خوا عەلەیهی سەلام باسەکەمان بکەینەوە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەلام دەفەرمێ الصلوات الخمس واتە پێنج نوێژەکە کە ئینسان ڕۆژانە ئەنجامی ئەدات
والجمعة إلى الجمعة وأمنوشي جمعي كأنجام دهتانوشي جمعي داهاتو ورمضان إلى رمضان وأم رمضان كبروجو بهتا رمضان داهاتو مكفرات لما بينهن إذا اجتنبت الكبائر أم بينجنو يجا وأنجام داني أم جمعتها جمعي داهاتو وبروجبوني مانجي رمضان تا مانجي رمضاني تر دبيت كفارتي قناها كان إنسان بو مرجي لتاواني قورة خوي باراست ما شاء الله لو مش ده يعني إنسان چەند گرنگە نوێژەکان دەکات جمعە دەکات بە ڕۆژوو دەبێت بەڵام زۆر گرنگە خۆی لە تاوانی کەبیرە بپارێزێت کەواتە لێرە قسەکە ئەمەیە ئایا ئینسان هەیە کە بە ڕۆژوو بێت ئەم ڕۆژووە نەبێتە کەفارەتی گوناه و تاوانەکانی بەڵێ ئایا شتیوە هەیە ئینسان بیکات خێر و پاداش ڕۆژوەکەی نەمێنێ هەر بەڵێ بۆ نمونە تاوانی کەبیرە چییە؟ غەیبەتکردن تاوانی کەبیرەیە ئینسان تەواوی مانگی ڕۆمەزان بە ڕۆژوو بێت یەک غەیبەت ناسڕێتەوە یەک فیتنەی ناسڕێتەوە یەک ئەزیەتدانی دڵی خەڵک ناسڕێتەوە بە کورتی ئەوەی پەیوەست بێ بە حەق و ناز مافی خەڵک ڕۆژوو نایسڕێتەوە ڕۆژوو مانگی ڕەمەزان ڕۆژووی عەرەفەکە بێتە کەفارەتی گوناه و تاوانی 2 ساڵی گوناهی ئینسان بەڵام یەک غەیبەت ناسڕێتەوە کەواتە ڕۆژوو بۆ خۆی قۆناغێکی پەروەردەییە لە ژیانی ئینسانە خولێکە ئینسانی هەموو کەسێک کە بۆ نمونە خولێک دەبینێ جاری وایە بۆ نمونە جەنابتان کەسێک دێت هەڵێ چەند ڕۆژێک خولێکی بێژەری بۆ ئۆکەینەوە فلانی بۆ ئۆکەینەوە پسپۆڕیەک دوای شەهادەی پێدەن حەق وایە ئینسان کە مانگی ڕەمەزان تەواو بوو شەهادەیەک لەلایەن خوا وەرگرێت ئەمەش کە لەلایەن خواوەیە بۆ ئینسان شەهادەی لێخۆشبوونە مەغفیرەتی و لێخۆشبوونی خوای پەروەردگارە پێغەمبەر صلی الله علیه و سلم لە فەرمودەیەکی زۆر کوتاه فەرمێ إنما الصيام من اللغو والرفث ڕۆژوو بریتێت لە خۆپارێزی لە قسەی ناشرین لە قسەی نەشیاو لە قسەی کە ناکرێ و ناگونجێت لەگەڵ کەسایەتی و شخصیەتی ئینسانی مسلماندا یعنی تعریفی ڕۆژ فەرمێ إنما الصيام ڕۆژوو بەتەنها بریتیە لەوە چونکە ئێمە پێمان دەوترێت تۆ لە کاتێکا کەوا بە ڕۆژوویت حەڵاڵ کراوەکانی لێ قەدەغەیە سە خواردن خۆ حرام نییە بە پارەی حەڵاڵی خۆت کڕیوتە ئاو خۆ حرام نییە ئەمەی کە حەڵاڵە تۆ خۆت گتۆتەوە لە پێناوی خوا چ جای ئەوەی کە ئینسانە بێت لە حرام کراوەکان خۆی بپارێزێت یعنی تۆ ناکرێت لەو لاوە لە حەڵاڵی خۆت گتۆتەوە بەڵام لەو لاوە خەریکی حرامی بۆ نمونە قورئان فەرمێ غەیبەت خواردنی گۆشتی براکەتە یان خوشەکەتە بە مردووی لەو لاوە ئەوەکەی لەو لا ئینسان دڵی بەرامبەرەکەی دەڕەنجێنێ ئەزیەتی ئەدام بۆ ئێمە هیچ یەکێک لە عیبادەتەکان نییە کە بۆ ئەوە نەهاتبێت کە کاریگەری لەسەر ژیانی ئێمە دروستکە هیچ یەکێک لە عیبادەتەکان لە دوای شایەتومان گەورەترین ڕوکنی ئیسلام بریتیە لە نوێژ بەڵام قورئان فەرمێ إن الصلاة تنهى عن الفحشاء والمنكر نوێژێک لای خوا وەرگیراوە ئەبێ ئینسان لە فاحشە لە خراپە لە کاری نەشیا و نادروست ئەبێ بیگەڕێتەوە ئەبێ وازی پێ لێبێنێت یعنی ئەو نوێژە کە ئەو مرۆڤە ئینسانە لەوە دوور بخاتەوە یعنی قورئان بە ئێمەی فەرموو نوێژ ئەوەیە پێمان دەفەرمێ ڕۆژوو چییە ڕۆژوو هەر ئەوەی ئینسان بە ڕۆژوو بێت نە من لم يدع قول الزور والعمل به پێم ساڵ فەرمی کەسێ واز لە قسەی درۆ نەهێنێ خی گەورە پێویستی بە برسێتی توێنێتی ئەو نییە زۆر باشە کەواتە بە شێوەیەکی گشتی ئەو ڕەفتارانە یاخود ئەو کردارانە چین کە دەبێتە هۆی بەتاڵبوونەوەی ڕۆژوەکەمان طبعا ئێستا معلومە ڕۆژوو بەچی بەتاڵە بێتەوە ئینسان بۆ نمونە کاتێک کە بە ڕۆژووە خواردن بخوات یان خواردن بخوات و یا هەنێ حکمی تایبەتێ بە ئافرەت لە حاڵەتانەیە کە بکەوێتەوە حاڵەتانە ڕۆژی پێ بەتاڵە بێتەوە بەڵام هەنێ شت هەیە ئینسان بە ڕۆژووە لە کاتی بە ڕۆژووبوونەکەی خۆیدا کە ئەنجامیانەدات خێر و پاداشی ڕۆژۆکەی نامێنێت حتا ئیسا بۆ عەبدوڵای کوڕی مەحسوود خوای لە ڕازی بێ ئەو پێی وایە یەکێک لە مفطرات کە ڕۆژوو هەر ئەشکێن یەکو خواردنەوەی فەرمێ بریتێ لە باس و خواسی خەڵکی لە کاتێکا کەوا ئینسان بە ڕۆژووە بەناگری بەخوای پەروەردگار یعنی ئەو نەشتێکی خەتەرە بۆیە بەڕاستی ئێمە لە کاتێکا کەوا بە ڕۆژوون بەخوای پەروەردگار تەبارەکە و تەعالە ئەبێ ئەو پرسیارە بکەین لە خۆمان بڵێن ئاخۆ ڕۆژوو ئەبێت لە کاتێکا کەوا ئێمە بە ڕۆژوین چی گۆڕانکارێک پێین لە خۆمانە جابری کوڕی عەبدوڵڵا سەحابەی پیامبەر صلی الله علیه و سلم جوانێ دەفەرمێ ئەگەر هاتو تۆ بە ڕۆژووی فەلیەصم سەمعەک وبصرك ولسانك
ئەفەمە کاتێک کە تۆ بە ڕۆژووی ئەبێ گوێ بپارێزی، ئەبێ چاوت بپارێزی، ئەبێ دەمت بپارێزی، ئەبێ هەموو ئەندامەکانی خۆت بپارێزی. ئەفەمە ناکرێت تو ئەو ڕۆژووی بە ڕۆژووی لەگەڵ ئەو ڕۆژووی کە بە ڕۆژوونی وەکو یەک وابن. ئەو کاتێک کە تۆ بە ڕۆژوویت خۆی ئەسەوم لە لوغای یعنی ئیمساک یعنی خۆگرتنەوە. خۆگرتنەوە لە هەر شتێکەوە زیانی بە ڕۆژەکەی ئینسان هەیە. جا ئەو شتانە ئێستا جاری وایە عنی دەبیستین خەڵکی وا هەیە بۆ منە دەڵێ کە دەڕاتە ماڵەوە دەڵێ من خۆم بێتاقەتم بە ڕۆژوم کە قسە نەکا کەس دەنگی لێوە نێت. یعنی ئەم بەڕێزەوە حاڵی بوو کە تۆ بە ڕۆژوو بوویت بەس برسی بوون ئیتر کەس نابێ قسە بکە کەس نابێ حیج بڵێت. پێغەمبەر صلی الله علیه و سلم هەڕەشە لە دوو جۆر خەڵکیە کات یەکەم ئەوانەی کە بە ڕۆژون تا ئێوارە دوم ئەوانەی کە بە شەو نوێژەکەن تا بەیانی دەفەرمێ رب صائم ليس له من صيامه إلا الجوع والعطش. چەندین ڕۆژوانی کە ئێوارە ڕۆژوشکانەوە لە نامەی عەمەلە نووسراوە سەعات ئەوەنە بۆ ئەوەنە خواردنی نەخوارد بەرسی بوو تینوو بوو پێ ناوترێ بە ڕۆژوو. مامۆستا بابەتێک زۆر تاکید لێ کردەوە یەکێک لە سەرەکیترین ئەو هۆکارانەوەتە ئەگەر کەسێک بە ڕۆژووە ناخوا لە حەلاڵ و حرام خۆی گرتوێتەوە بەڵام لەبەرەوەی غیبەتەکە باسی خەڵکی ترەکە بوختانەکە ئەمە لە نێو کەوانەیە کە بێتە هۆیەوەی ڕۆژوەکەی بەتاڵ بێت و خێری نووسێت بووی پەیوەندیداری کینەوە بۆ بارەدۆخی ئێستا هەمانە بەداخەوە یانی ئیتر واقعە بۆ ناکرێ ئەمە بویشارینەوە باسینەکەی ئێستا لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە چۆن مەجلیسی جاران دانیشتن 4-5 نەفەر پێکەوە قسەکان ئێستا بە کۆمەڵ قسەکردن لە نێو تۆڕە کۆمەڵایەتیەکان لە نێو خێزانەکان لە نێو هاوڕێ ئەوەندەی جۆرێک لە زەمکردن و لە باسکردنی خەڵک و ڕەنگە لە بڵاوکردنەوەی دیعایە و بوختان بێ ئەوەندەی باوەڕ ناکەم بابەتی زانستی و فقهی و فکری تێدا باز بکرێ. ئەمەش هەر ناچێتە قاڵبی غیبەتەوە یان غیبەتێکی مۆدرنی خەتەرتر نییە لە غیبەتجەکەی جاران. طبعا ئێمە خاڵێکی زۆر گرنگ ئاگاداری بین چۆن ئێمە خۆمان ئامادەکەین بۆ مانگی ڕەمەزانەوە مانگی ڕەمەزان مانگی دابەزینی قورئان مانگی لە خۆشببوونی گوناه و تاوانەکان هەموو فەزڵێک کە لە ڕەمەزانە هەیە چۆن خۆمان ئامادە دەکەین. شەیطان و نەیارەکانی ڕەمەزانیش خۆیان ئامادە کردووە. چۆن ئێمە خۆمان ئامادەکەین بۆی لە خوا نزیک بین و ئەوش هەوڵەدا بۆ ئەوەی کە هیچ نەبێت ئەنی هەوڵەدا خۆ من نێڵێ بە ڕۆژوو بین کە زاڵ بین بەسەر خۆمان ناو بە ڕۆژوو بین ئەم جادەیە قۆناغی دوو هەم ئەنجادێ چی ئەکە هەوڵەدا پێمان بەتاڵکاتەوە خێر و پاداشتەکەی نەمێنێ. قورئانیش دەفەرمێ لا تتبعوا خطوات الشيطان شەیطان بە هەنگاو ئیش دەکات یەکسەر نایەت بیەوێ ئینسانی لە خشتە ببات دێ هەنگاوی یەکەم سەری نەگە دێ بۆ هەنگاوی دووهەم. ئێستا تۆ تەماشاکە ئەوانەی کە بە ڕۆژوو نابن تەماشاکە شەیطان لیان گەڕاوە کاری پیان نییە بەڵام ئێوە کەسی کە بە ڕۆژووە بێت ئەوانی کە ئەهلی نوێژ و ڕۆژوو نین تۆ بچۆ ینی تەماشا دیقەتی ژیان و ڕەفیقاتیان کە حرمەتەوی بۆ جەناب و بین هەزار قسەی ناشرین بە یەگەڵێن یەک دقیقە دوای یەکسەر ئەچنەوە لای یەک. بەڵام ئێمەی موسڵمان هەر سەلام کە لەو جارێ مێشی مەژوڵ ئاگای لێ نییە لەوانێتە جارێتە مەرحەبان نەکە یەکسەر ئاخوا شتێکی کردووە بەرامبەر حتا مەدەن لەبیرم ناچێت. قورئان دەفەرمێ ئین الشەیطان ينزغ بینهم شەیطان دایم لەگەڵ ئێمەیە وازی لەوانێ ناوە قوربان وەڵام ئەوە زۆرجار ئەڵێن سەخی تەبیعەتن و بینیان خۆشە و غەرەز ناکا و بێت تاقەت نییە ئەوە شەیطان وازی لێ هێناوە یعنی ئەوەی کە شەیطان ئەوێت ڕوو لە خوا نەبێت طبعاً ئیشی گەورەی ئەوەیە. ئەنجا ئێمە دێ لە لایەنێکی ترەوە شەیطان ئیش لەسەر ئێمەکە. ئەمجا ئێمەش ئەوەی کە وەکو بەڕێز داماژەر کرد بە خاڵێکی گرنگ تەماشاکەی بۆ نمە کەسێک شتێک گەڵێ سەدان کۆمنت باشەشتی نەشیا و جاری وهەیە یعنی لەم ڕێگەیەوە تەماشاکەی بە جۆرێک لە جۆرەکان شکاندنی کەسایەتی شکاندنی ئەوە دێن یعنی خەڵک مەشغوڵکردن بە تایبەت دائیمە یعنی زوومەکە لەسەر خەڵکی موسڵمانە. بۆ نمونە یعنی ئەگەر خوا نەخواستە مەلایەک داعیە بانخوازێ شتێ بکات ئینسان حتا ئەگەر مەلاش بێ خەڵک لی تێچۆ مەلا وازانێ مەلایکەتە مەلا جای لە مەلایکەت و فریشتەی خوای هەڵەوپەڵەی نییە بەڵام ئێمەی ئینسان مەلاش ئینسان هەڵەوپەڵەی هەیە. ئەگەر شتێکی بەسیت کە هەڵەیەک بکات باشە دنیا باسیەکە پەیجە گەورەکان تەلەڤیزیۆن ئەمانە بەڵام لەو لاوە هەزاران گەندەڵی فەسادی خراپە چی ئەکرێ هەموو ئەوانە پەردەپۆش کراوە کەس باسییان لێوە ناکە بەڵام لەولا ئەوەش دەقەکرێتەوە و نیشانە درێ جەز بەداخەوە عنی زۆر کەسی شەیە لە خەڵکی موسڵمان ئەکەوێتە ناو ئەو واقعە و ئەکەوێتە ناو ئەو چاڵ و چۆڵ و زەلکاوی حرمەت و ڕێزمێ بۆ جەنابتان فەیسبووکەوە
شلون خەڵکانێکی بۆ وەسائلی خێر و چاکە و مەسائلی دەعوە بانگەواز بەکارێنێ خەڵکێکیش ئیشی بۆتە ئەوە پێیش دروستکردن و بە تایبەت بەناوی بۆ نمونە کۆمەڵی خەڵکی مسلمانەوە دێن لەو ڕوانگەوە لە کۆمەڵی خەڵک ئەدا ئەمجا ئەمانە تۆ ئەگەر بە کۆمنتێک بەشدار بیت حەدیثەکە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ کەسێک لە خراپەیەکە بەشدار بێ وەلەو بشەطری کەلیمە نە کەلیمەیەک بە نیو کەلیمە بەسەر لە قاندنێک ئێستا پشتی ترێ بۆ نمە لایکیەکە یعنی تۆ ڕازی بەوە پەناگرین بەخوای گەورە ئەمانە مصیبەتێکی زۆر گەورەیە لەبە بڕاستیمە دەبێ ئاگادار بین ئەم جۆرە وەسائلانە تەماشاکە بۆ منە ئەوانی کە بە تەمەنن تەلەڤیزیۆن بەکارهێنن بۆ منە بۆ هەواڵ بەشێکی تری هەیە بەکارهێنێت بۆ مەسلەی دراما و ئەمانە تەقەن لەو کەناڵانەی کە ئیش دەکەن بۆ هەڵوەشاردنەوەی خێزان و بەتاڵکردنەوەی ڕۆژی مسلمانان باقی گەنجەکە زۆرتر خۆی مەشغوڵ کردووە بە فەیسبوک و تیکتۆک و تۆڕە کۆمەڵایەتیەکان بەگشتی ئیتر لەو لایەنەوە کاکە دەریایەکە ئیتر هەر یەکە و لە باس و خواسێک خەریکە زۆر باشە مامۆستا زۆر کەسمان هەیە کە ئێستا لەوانەیە لەگەڵ کەسێکە لەسەر کێشەیەک بێت لەسەر شتێک بێت بەیەکەوە قسە ناکەن قسەکردنیان نەبێ بەیەکەوە ئایا ئەمەش کاریگەری دەبێت لەسەرەوەی کە ڕۆژەکەی قوبوڵ نەبێت بەتەئکید هەیەتی طبعا یەک خاڵی زۆر گەنگ هەیە حەز دەکەم ینی تەواوی بینەران و هەموو خۆشەویستانی کە دەمانبینن ئاگاداری ئەم خاڵە بن هەموو ئینسانی کە دەڕواتە ناو کارێکی گەورەوە سەرەتا ئامادەکاری بۆ ئەوکا ئێمە بەر لەو بگەینە مانگی ڕەمەزان خوای گەورە مانگێکی دانا و پێوترێ مانگی شەعبان پێغەمبەر صلی الله علیه و سلم بە سەحابەکانی دەفەرموو ئەم مانگە خەڵک تایە غافڵەکە بێت لە بینی ڕەجەب و ڕەمەزانە مانگی شەعبان دەیفە پێغەمبەر صلی الله علیه و سلم عایشەی خێزانی دەفەرمێ لە غەیری ڕەمەزان هیچ مانگی نەبوو بەقەر مانگی شەعبان پێغەمبەر صلی الله علیه و سلم تیا بە ڕۆژوو بوو بێت وتیان بۆ ئەیفەرموو لەم مانگەیە نامەی عەمەلی کردەوەی ئینسان بەرزەبێتەوە بۆ لای خوای پەروەردگار ئەیفەرموو حەز دەکەم بە ڕۆژوو بم جا لە پانزەی ئەم مانگەیە کە مانگی شەعبانەکە باسی دەکەین کە 15 ڕۆژی ئەمێنێ بۆ ڕەمەزان پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ يطلع الله إلى خلقه خوای گەورە تەماشای تێکڕای دروستکراوەکانی خۆی دەکات لەسەر زەویدا فيغفر لجميع أهل الأرض لە هەموو خەڵکی سەر زەوی خۆش دەبێت خوای گەورە إلا لە دوو کۆمەڵ دەبێت یەکەم کەسێک کە هاوبەش و هاوتا بۆ خوا دابنێ نەعوذ بالله ئەمە کەیتر تاوانی کەبیرەی و شیرکە دوهەمینان ئەوەیە کە زۆرینەی خەڵکی تێیکەوتونە فەرمێ ئەوە مشاحن یانی ئینسانی بغزاوی ئینسانی ڕق لە دڵ ئەوانە ئەفەرمی ئەوە لێ خۆشبوونی خوا ناگرێتەوە لەبەر لەو شەوەدا 15 ڕۆژی ماوە بۆ ڕەمەزان خوای گەورە ئاگادارمان کە فەرمێ لەو شەوەدا عەفواتێکی گشتی خوا هەیە بۆ خەڵکی سەر زەوی ئاگادار بن ئەو کەسانی کە دڵتان لە یەکتری شاوە بڕۆنگەدنی خۆتان نازاکەن کە لەو شەوەدا لێ خۆشبوونی خوا گرتیەوە ئیتر داخلی ناو ڕەمەزانەبی بە پاکی بە پوختی ئێستا ئینسانێک تەماشاقی بۆ نمونە یەک دۆمان بێ خۆی نەشۆر دەبێ باشە دوو حرمەت بێ بۆ جەنابتان بۆنی ناخۆش و چڵکەنی و چی وەرە دەستێ جلی تازە و جوانی کە ببەرە بۆنە ناخۆشەکەی هەلێت ڕەنگە ئەگەر دوسێ سەعاتێکی نەبی ئەویش بۆ نەگرێت ئاخری ئەمەش خۆ نابێ بەم ژەنگ و ژاری گوناه و تاوان و خۆمان کرد بە مانگی ڕەمەزانە نە ئەبێ پێش مانگی ڕەمەزان بینی خۆمان و خوای گەورە ئیسلاح بکەین اینجا بینی خۆمان و خاڵکی کاکە لەگەڵ چیە بینمان تێک چۆ لەگەڵ چێدا قسەمان نییە چونکە زەلامی واڵێت چی بەخوا من دڵم زۆر خراپە یەخوا لەگەڵ زەلامی دڵم هین نەبێ بەخوا حتا مردن دڵم چاک نابێت تەماوس من ئەمێ لەسەر ئەم دوو خاڵە بۆستێن چکە بەڕاستی شەوێکی مبارەک و لە مانگێکی پیرۆزیان ئەمەش ڕەنگە ئێستا هەبێ گوێمان لێ بگرێ نەشیەوێ بەو فۆرمەوە بچێتەوە بەردەم دیوانی خوای گەورە بەڵام نەشزانێ لەو فۆرمەیە لەو بارەدۆخەیە لە ڕوانگەی شەرعیەوە شرک ئەوەی کە ئەمە پێی لە دین دەرەچین یا خۆت شەریک بۆ خوا دروستەکەین پێناسەیەکمان بۆکەوە مەبەستمان لە بغز و غەرەز بازیەکە دیسانیشۆ لە ڕوانگەی شەرعیەوە ئەویش هەر کۆ سەرنجێکرد لەسەری بدا طبعا شرك جۆری زۆرە شركی پێوتی شرکی گەورە ئەو شێکی کە شرك النية والإرادة والقصد ئینسان مەبەستی بێت لە ئەنجامدانی عیبادەتەکان بۆ غەیری خوا مەبەستێکی تری هەبێ بۆ شتێکی دنیایی بیکات بۆ مەبەستێنانی شتێکی تر بکات جۆرێکی تر لە شرك پاڕانەوەی لە غەیری خوای پەروەردگار يعني با بڵێن كل فعل ثبت أنه عبادة فإن صرفه لله توحيد وصرفه لغير شرك وتنديد أما بكرتي حشتك ثابت بو أما عبادته أنجام داني بو خوا توحيدا كديني بو غير خوا شركة كلام بو غير خوا يعني بو بيغمر يجدرزني عبادة بكري كلا إيمان يوجد كابل نيت من دور كان نجم بياني كان بو خوا بيغمر صاصا نايكات
کێمان لێ مەڵێ بە ڕۆژۆ بم بەیانی بۆ خوا و پێغەمبەر نایکا بەس لە دوعاکەیە تێکەڵیەکە. مامۆستای ئەوانەی کە باوەڕیان بە فاڵچی و ساحیر و جادو هەیە طبعاً ئەوانەی شەرەتە قاڵبی ئەوە سحریش هەر جۆرێکە لەوانی کە پێغەمبەر صلی الله علیه و سلم لە چەندین شوێنە باسی کردووە شیرکە چونکە ئەوش هاوبەشدانانە بۆ خوایکی لە فرمودانکە فەرمێ وەتیوەلا ئەو نوشتەی شیرینکردن و ڕەشکردن و تاڵکردن و زۆر ئافرەتان هەیە کە پیاوەکانیان بە تەمایە ژنی دووەم بێنێ ئەچێ بۆ لای ساحیر و مانەڵێ دوعام بۆ کە پیاوەکەم هەر منی خۆش بێت و نازانێ لەم لاکەوێتە ناو شیرکێکەوە ئەوەی تە شەیتان زاڵە بێ بەسەریدا پەنا بەخوا تەمەەن ئەوکێک لەو نمونانی کە باسم کردن ئەوەی جەناب داماژە پێدا زۆر گرنگە بینەرانی بەرە بزانن مەسەلەی سیحر جادو کە ئەمڕۆ زۆرە پەناگرین بەخوای پەروەردگار ئەمە بۆ خۆی شیرکە چونکە ئەو کەسێک کە ئەچێتە لای ئەگەر ئەو مشریک نەبێ یعنی بێباوەڕ نەبێ بەخوا شەیتان ئیشی بۆ ناکات ینی بابی شیرکەکە زۆر فراوانە ئێمە هەموو شتێکمان بکەین بۆ خوا. خاڵی دوهەمینیشان کە بەڕێزت پرسیارە لەسەر کرد مەسەلەی بڕق و بغز و کینۆ ئەمانە حەزەکەم نمونەیەک ئەرزی جەنابتان و بینەرانی بەڕێز و خۆشەویستیش بکەم لە مزگەوتێک مامۆستا بووم پێشە مزگەوتی حاجی قادری بێسەری وتاری جەژنمدا نمونەیەکم باس کرد. پێغەمبەر صلی الله علیه و سلم طبعا یەکێک لەو مصیبەتە یەکێک لەو ناڕەحەتیانی کە تووشی پێغەمبەر بوو صلی الله علیه و سلم ئەو بوو کە بە دەسیسەی منافقەکان هاتن بۆتانێکیان ساز کرد بۆ خێزانی پێغەمبەر صلی الله علیه و سلم وتیان لەگەڵ یەکێک لە هاوڵانە کاری خراپی کردو نەعوذ بالله. والحال ئەم قسە و باسە لەناو خەڵکا بڵاو بووەوە ئەوەی کە جێی گەرانی بوو ئیمامی ئەبوو بەکر خوای لێ ڕازی بێ کە ڕەفیقی پێغەمبەر صلی الله علیه و سلم وە کچەکەی کە عائیشەیە خێزانی پێغەمبەر صلی الله علیه و سلم بوختانەکە بۆ کچەکەی ئەم کراوە پرزاکی هەبوو ئیمامی ئەبوو بەکر ناوی مستەح بوو پیاوێکی فەقیر و هەژار بوو بەردەوام ئیمامی ئەبوو بەکر دەستگیرۆی یەکرد پارەی ئەدایە خواردنی ئەدایەشتی بۆ ئەبرد بەداخەوە لەم مصیبەتە کە ڕوویدا لەم بوختانی کە سازیان کرد یەکێک لەوانەی کە کەوتە ژێر کاریگەری ئەوانەوە و ئەم قسە و باسە ئەم دەگۆیانەوە مستەحی پرزای ئەبوو بەکر بوو. ئیمامی ئەبوو بەکر لە دڵەوە زۆری پێ ناخۆش بوو وتی ئەی هاوار ئەم پیاوە ئێمە ئەناسێت من ئەناسێ کچی من ئەناسێ کورە کچی من خێزانی پێغەمبەرە صلی الله علیه و سلم بەیتی نبووەت خوا پاراستوویەتی بۆیە سوێنی خواروتی سوێن بێ بەخوا حتا من ماوەشە بە 1 دیناری نەدەمێ ڕزقی خۆی بڕی خوای گەورە ئاەتی نادەخوارد لەسەر ئەم پیاوە فمن ولا يأتلي أولو الفضل منكم والسعة أن يؤتوا أولي القربى فمن أي أواني كوان خاوني فضل وريز وشاكن با یەکێ لە ئێوە سوێن نەخوات کەوا یارمەتی خزمە فەقیرەکەی نەدات سبحان الله خوای گەورە ئاەتی لەسەرەوە دابەزان قورئان فەرمی وليعفوا وليصفحوا ألا تحبون أن يغفر الله لكم فەرمووی عفو لێبوردەیتان هەبێ عفو صفح لێبوردەی چاوپۆشی چییە ڕۆژی لە ڕۆژان نەیدەیتەوە بەڕوویدا لەگەڵ ئەم ئاەتە دابەزی ئیمامی ئەبوبەکر فەرمووی بەلە بەرەوەڵڵا خوای عفو لێبوردەی تۆم پێخۆشە جا ئیمامی ئەبوبەکر لە جاران زیاتر هاوکاری ئەم پیاوەیە کرد جامم لە وتاری جەژندا باس کرد پیاوێکی بەڕێز ئێستاش ماوە لە ژیاندا خوا موفەقیکە دوای هات بۆ لام وتی پیاوێک هەیە زۆر چاکم لەگەڵا کردووە بەڵام زۆر ناپیا و خراپ بووە بەرامبەرم ئەوە زیاد لە 15 ساڵە قسم لەگەڵ دابڕی و هیچی نێکم نییە بەڵام سوێن بەخوا ئەو نمونەی تۆ زۆر تەئسیری تێکردم والله ئەمڕۆ یەکەم ڕۆژی جەژن ڕۆم سەرداریەکەم لەبەر خاتری ئەو خوایە وليعفوا وليصفحوا ألا تحبون أن يغفر الله لكم ئێمە کە باسی خواکەین دەڵێن 1000 گوناه و 1 تەوبە بەڵام کەسی وایە 1000 چاکەی هەیە لەگەڵ ئێمە بە 1 خراپە 1000 چاکەکە ئەسرینەوە لە کاتێک ئاڵێن خوا ئەگیان 1000 گوناه و 1 تۆبە 1000 گوناحمان کردووە کورە زیاتریشمان کردووە بەڵام خوا ئەگیان عەفوی لە بردەیت و هەموو گوناهەکان دەسڕێتەوە. وڵا پرسیاری دووەم هەبوو هەچان وەڵامەکەی نیوێم وەرگرتەوە لە جەمشی کردێت زۆر جار باز لەوە دەکرێت ژیانی تایبەتی هەر مرۆڤێک کۆمەڵێک مرۆڤی باشی تایە بە هەموو ماناکانەوە کرێ ڕۆژێک لەگەڵ دڵنیگەران بی و تۆ لەبەر خاتری خوا بچیتەوە ئەم ئەوان زۆر جاریش هەنێک کەس هەیە دەڵێ کۆمەڵێک کەس لە دەورمایە تا لەگەڵ ئەوان نزیک بم لە خوا دوورم غەرەز بازی دوورکەوتنەوە لەمانە دیسانەوە مسلمانێک چۆن مامەڵە بکە خۆی پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ لا تصاحب إلا مؤمنا هاوڵایەتی و تێکەڵاتی ئیماندار نەبێ مەیکە کەسی وا هەیە بۆ نمونە برایەتی کەسێکی چاک نییە لەبەرەوەی کە چاک نییە نابێ قسەی لەگەڵ دابەڕێت ئەتوانێت زۆر هاتوو چۆی لەگەڵ نەکە ئەڵێ مەشروب خۆرە سەیرانی لەگەڵ مەکە بەڵام من ناکاتەوەی تۆ بە یەکجاتی قەتعی سلەی ڕەحمی لەگەڵا بکەی هاتوو چۆی نەکەی
بەهۆی ئەوەوە سزای ژن و مناڵەکانیش بێ لەوانش نەپرسیت وای لێبێ دیتر کە طبعا لە بینی بران نەما کە بووە مناڵەکان بوون ئامۆزایی یەکتر بوون ئامۆزەزای ئەو قەتعی سیلەی ڕەحمە هەر بەردەوامە بێت لەبەر ئینسان دەکرێت زۆر جارێمە خەڵک پرسیاری ومانە لێکە بەتایبەت لەو مناسبەتانە کە باسی دەکەین خەڵک سەراگرێ بۆ پرسیار مامۆستا من برایەکم هەیە وایە و مامۆستا من ئامۆزایەکم هەیە وایە مامۆستا من خوشێکم هەیە وایە هەرجارێ من تێکەڵی بم ئاژاوێکە خاتە ماڵمان و کێشەمان بۆ دروست دەکات و کەسێکی خراپە و زمانی وایە و ئەڵێم ئەم بابەتە جیاوازە ئێمە ئەڵێن تۆ قەتعی سیلەی ڕەحم مەکە قەتعی سەلام و کەلام مەکە مەرج نییە تۆ هەموو کەسێکەڵی لەگەڵا دروستکەی هەموو کەس شانی ئەوە نییە بەڵام تۆ خەڵکەکە بە عام سڵاوی لێەکەی لە گوێرەی پێویستە لە جەژنا مناسبەیەکە سەردانیەکەی بەڵام کەسێک کە ئەزانی ئیسفادی نیە بۆ دنیا بۆ قیامەتت مەرجی ئینسان تێکەڵی لەگەڵا دروست زۆر باشە مامۆستا لە دینی ئیسلامە حکمی ئەو کەسانە چییە بێت کە بۆهۆی یەکێک لەم ڕەفتارانەوە یاخود کردارانی وەکوی کە جەنابت ئاماژەت پێکرد غیبەتکردن کە یەکێکە لەوانەی ڕۆژوو بەتاڵەکاتەوە حکمی ئەمە چییە بێت کە ڕۆژەکەی بەتاڵە بێتەوە لەگەڵ کەسێکە کە هەر بە ڕۆژوو نابێت ئەم لە کاتێکا کە بە ڕۆژوە بەڵام بۆ هەی ڕەفتارێکەوە ڕۆژەکەی بەتاڵە بێتەوە بەڵێ طبعا ئەو کەسێک کە بە ڕۆژوو نابێت لە دوو حاڵەت بەدەر نییە پەنا بەخواگەر ئیمانی پێی نەبێ هەر لە دائیرەی ئیسلامانیە ئەگەر ئیمانی پێی هەیە سارد و سڕە طبعا ئەوە بابێکی ترە بەڵام ئەمەی تر کە تەماشاکەی بە ڕۆژووە بەڵام پەنا بەخوا ئیسفادە لە ڕۆژوەکە ناکات یعنی ئێمە خوای گەورە هەر عیبادەتێکی گدا نابێت کۆمەڵ حکمەتی تیا لە ژیانی ئێمەدا بۆ نمونە عیبادەتی وا هەیە بەدەنیە وەکو نوێش وەکو ڕۆژوو عیبادەتی وا هەیە ماڵیە پارەکەی خۆتە خوا بەمە تاقی دەکاتەوە زەکات بیت عیبادەتی وا هەیە هەم ماڵی هەم بەدەنی وەکو حەج هەم پارەی سەرفەکەی هەم جەستەی خۆشت مانوە بی بەڵام یەکێ لەو عیبادەتانە ئەمەی خوا تاقی دەکاتەوە مەسەلەی ڕۆژوو من ینی خەڵک بینیومە دەڵێ من لە غیری ڕەمەزان ڕۆژم بۆ ناگیرێ يعني لا سنة وعلى هەڵێ لە مەسەلەی خۆ برسیکردن و خۆتین و کردن ئەڵێ زۆر قورسە لەسەرم هەتانی خەڵکی زۆر ناسرا و خەڵکی مامۆستای زۆر بەست ئەڵێ من ناتوانم خوای گەورە هەبەوە تاقید دەکاتەوە خۆ ئینسان کە بە ڕۆژوو دەبێت خۆ برسیکردن خوای گەورە زۆر دەرسەی نیشانی ئێمەیەدات بۆ نمونە کاتی کە ئینسان هەستەکە برسیە بیرەکاتەوە خوای خەڵکانێکی شەن ئاوا برسین بەڵام من دەتوانم ئێوارە خۆم تێرکەم و ئێوارەش ناتوانێت خۆی تێکا لەبرکەوە دەستی ناکەوێ لەبەرە تۆ لە لایەکەوە ئەم عیبادەتە گەورەکەی بۆ خوا بەڵام لەو لاوە شەیتان چی لێکە فێڵ لێکە پاشقل لێگرێ ئەوێ عیبادەتەکەت پوچەڵ کاتەوە چونکە قورئان پێمان دەفەرمێ لە دوای کە فەرمانمان پێکا بەکردەوە فەرمێ لا تبطلوا ئەعمالەکم کردەوەکانتان پوچەڵ مەکەنەوە ینی ئەم ئینسانە لەگەڵ ئەوەدا کە هەڵەسێ لە پێناوی خوای گەورەی حەزەکە بە ڕۆژوو بێت بەڵام ئەم کەسە لە حکمەتەکەی تێنەگەیشتووە بۆی شڕوم کراوەتەوە پێی وترا و کاکەن تۆ ئاوا بکەیت ئەم ڕۆژوویەکی سنت پێ ساڵتە فەرمێ حکەسە یەک ڕۆژوی سنت گەری 70 ساڵ خوا لە جەهەنەم دووری خاتەوە چاڵێک بینی ئەرز و ئاسمان چەنە نێوانیان هەیە خوای گەورە ئەوە لە ئاگری دۆزەخ دوور دەخاتەوە بە ڕۆژووی سنت ئەیە بێ ڕۆژووی فەرز چەنە گەورە بێت لای خوا ئەم ئینسانە لەم عیبادەتە گەورەیە بێت ئەگەر بێ پوچەڵی کاتەوە ئەگەی لە ڕۆژەکەی نەبێ وەکو کەسێک وایە دەستنوێش نوێژ بکا بە بێت دەستنوێش مامۆستا من دڵنیام چکە بیستومانە پێمان ئەڵێن ڕەمەزانانی تریژ بینومانە کۆمەڵێک حاڵەت هەیە پێم خۆشە سەرنجی بەڕێزت لە ڕووی شەرعیەوە چەندە فەتیشمان کەم ماوە بۆ نمونە دوای پارشێوان کۆمەڵێک لە گەنجەکانمان ئەوانەی بەداخەبووی و بارەدۆخەوە بێ ئیشن لە ماڵەوە معاناتیان هەیە ڕەنگە ڕێژەیەکی زۆر بە کاتەکەیان بەخەو بەسەر بەرن ڕەنگە کاتی نوێژەکەشیان یان درەنگ بکەوێیان ئەسڵەن تێشپەر بپەڕێ فەوتێ ئەمانە دیسانەوە کاریگەری لەسەر ڕۆژوانە بێ یان ڕۆژوانە بێ بەو شێوەیە بێیان بەکارێنانی زۆری تەکنۆلۆژیا و یاری ئەلکترۆنی و خۆ سەرقاڵکردنێک کە ڕەنگە بەرەو مەکروهیات برێ ڕەنگە ناشەرعی نەبێ ڕەنگە شرکیش نەبێ بەڵام مەکروهە باش نییە مرۆڤ خۆی پێوەی مەژوڵکە وڵای جا بە نیسبەت ئاگاداربوون لە نوێش من جاری وهە لە شەوی قەدرە هەموو جارێ بە نوێشخوێنەکان ئەڵێم نەکەن ئەم 4 ساعتەکە دانیشتمان و بن ڕۆشنەوە بخۆ نوێژی بەیانی تام فەوتە لەیلەتول قەدر سونەتە نوێژی بەیانی فەرزە ئەمجا نوێژ لە ڕۆژوو گەورەترە نوێژ لە ڕۆژوو گەورەترە
ئینسان نابێت وای لێبێت کاتی بانگەکە کاتی بانگ هات بە تایبەت و جەنابە باسی کرد ئێمە کێشێکی زۆر گەورەمان هەیە لە مەسائلی گەنجەکانماندا بڕۆ قوتابخانە بڕۆ پەیمانگە بڕۆ زانکۆ بڕۆ مزگەوتەکان بڕۆ پرساکە لە دایک و باوک یعنی گەنج یعنی پیاوچەکانی زوو دائما کەسێکیان حەز پێ نەبووە نە لەگەڵ کاری قیامەتە نە لەگەڵ کاری دنیاشە یعنی نەوەی بە کاری قیامەت خۆی خەریکە دەبێت نە بە دنیاش تەماشاکەی بەشتی بێبەها و بێنرخ و وەکو ئەو وایە یعنی یەکێک لە هۆکارەکانی نەهێشتنی تاعەت و عیبادەتی ئینسان بریتە لە ئەنتەرنێت بەگشتی ئیتر هەموو تۆڕە کۆمەڵایەتەکان یعنی کابرا کە دائنیشێ بۆ نمونە نیو سەعات ئاواکە نیو سەعات دەتوانێت جزئی قورئان بخوێنێ ساعتێک دەتوانێت 3000 تەسبیحات بکات استیغفار بکات دەتوانێت توێشێکی گەورەی قیامەت بکات بەڵام ئایا هیچ ئیسفادەیەکەکە لەمە هیچ ئیسفادەیەک ناکات لەبەر ئەوە من پەیامێکم هەیە بۆ هەموو گەنجە خۆشەویستەکان بە تایبەت ئەوانەی کە لە مانگی ڕەمەزاندا گەڕاونەتەوە من پۆستێکیشم کرد لە فەیسبوک لەسەر ئەو بابەتە وتم دڵی کەس مەڕەنجێنن خەڵک لەو ڕەمەزانی ئەبێتە میوانی خوا ئەبێتە میوانی ماڵی خوا خوای گەورە قسوتی ناو دڵێەوە لەو مانگەیە ئەگەڕێتەوە مەڵێ کاکەوە باشەیەیت لە دوای ڕەمەزان واز نهێنی لە نوێژ و ئەمانە بەنای خوا قسە مەکەن بەنای خوا و خەڵک تەریق مەکەنەوە مناڵ دێ بۆ مزگەوت بۆ خۆرمایەت بۆ چیەت یعنی ئەمانە ئێمە نازی ئەو خەڵکە بکێشین خەڵک دێت دڵی زیاتر نەرمە بێ لە ڕەمەزانە دڵی ئولفە دەگرێ بە مزگەوتەوە من جاری وهەیە دەچم بۆ سەر جادەکەی لای ماڵ خۆمان بازارەکە شتەکڕم گەنجێگە بینم لەوانی کەمتر دێ بۆ مزگەوت دعوە حتا لەو کاتێشتا چاکچۆنێکم بۆ دیارنی لە ماسای شەڵام شەویم بۆ مزگەوت خەپاداشوات وشێکی گەورم کرد چوو بۆ بازاری خۆم دعوەکیشم کرد لەو کاتەدا ئەوە هەنێکیان دەبینم نەسیحەتێکیان دەکەم ئامۆژگاریەکیان دەکەم بەڵام لە هەمان ئەم دڵسۆزیە شاپیان دەڵێن تۆ مادەم بە ڕۆژ و دەبێت نوێژ دەکەی سپاس بۆ خوای گەورە گەنجە بەڕێزەکە گەنجە خۆشەویستەکە کاتێک دیاریکە بۆ قەینا فەیسبووکە فڵان و فیساکە بەڵام کاتی بۆتە بۆ نمونە سەعاتێک بۆ نمونە 2 سەعات بەڵام وا لێ نەبی هەموو ژیانی تۆ داگیر بکات بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا عەبدولحەمید بەرزنجی زانایانی زۆر سپاس بۆ ئامادەبوونێتمان دومان کردی زۆر سپاس بۆ جەنابتان خوا تاعەت و عیبادەتی هەموو لای قبوڵ کە خوای گەورە لە ئازادبوان و لە خۆشبوانی مانگی ڕەمەزان هەموو لایەک مەحساب بڵێ بینەرانی عزیز ناوبڕێکمان هەیە پێم وابێت دواتر لەگەڵتان بەردەوام بین. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. کارگێ ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە. کارگێ ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگێ لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن. بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی حەوت بڕوانەمی گیانی و لەدوڵەتی. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر تەندروستی باشتر. کارگێی ئاوی سلێمانی. تامێکی لە یاد نەکراوە. سەردان مامکەن و بە چاوی خۆتان ببینن هەرزانی نرخ و کوالیتی بەرز لای ئێمە. ئێمە سپۆرت چێکی. ئەزانی سپۆرت چێک کوێیە؟ گەورەترین سەنتەری وەرزشیە لە کوردستان و عێراق. تەنها لە سپۆرت چێکە نرخی جملە و زۆر کات لە خوار جملەش پێشکەش بە کڕیارە ئازیزەکان دەکەین و کەمترین خێر وەردەکرین ئەمەش بۆ خزمەتی ئێوە. جوانی و شێکی و سەرنجڕاکێشی لە پۆشاکەکانی ئێمەدایە. بێ هیچ دوو دڵی و گومانێک لە کوالەتی کاڵەکانمان لەگەڵ ئازیزانت لە سپۆرت چێک بە کەمترین نرخ بازاڕی بکە. ناونیشان سلێمانی شەقامی 6 مەتری نزیک بەرزە پردی کۆبانێ تەنیش ڕێستۆرانتی لۆڤان. سپۆرت چێک هەرزانی نرخ و کوالیتی بەرز. دوی میلکۆم
شایستە بەخوانی تۆم. دۆیەک 100% سروشتیە و لە شیری مانگا بەرهەم دێنرێت و بێمەوەت حافیزەیە. ئەگەر دەکەوێت دۆیەک بە تام و چێژی سروشتی تاقی بکەیەوە ئەوە دۆی میلکۆم بکە بە هاوڕێی سفرە و خوانەکەت. دۆی میلکۆم لە تاقیگەی تایبەت بە کارگە پشکنینی بۆ دەکرێت، بۆیە دۆی میلکۆم هەردەم بە کواڵەتی بەرز بەرهەم دەهێنرێت. دۆی میلکۆم لەلایەن کۆمپانیای سوودارەوە دابین دەکرێت و دەگەیەندرێت بەسەر جەم شار و شارۆچکەکان. دۆی میلکۆم شایستە بەخوانی تۆم. دۆی میلکۆم کۆمپانیای سوودار بریکاری سەرەکی لە کوردستان و عێراق. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. بەڵەوەرەزان هاوکارانمان سرودێکی ئاینیان بۆ ئامادە کردوین، فەرموون بە پێکەوە بینەوین. دەنگی نەغمەی بولبولان دێت بۆنی خۆشی نێرگزان دێت خودای من مژدە ئەدەن ئەڵێن مانگی ڕەمەضان وا دێت خالقی من ئەوا چراخانی ساڵم مانگی پیرۆزی قورئانم مانگی زیکر و تەهلیلەیەم گەشەی چرۆی ڕوحەکانم خودای من ئەی ڕەمەضان گوڵزاری ژین خەڵاتی خواوەندی تاکی هەموو سام ئەڵێک مانگێکتەوە وەک چێرە خانی سەرخاکی ئەڵڵا ئەڵڵا بەخێر بێ مانگی ڕەمەضان بەخێر بێ ئەی مانگی قورئان بەخێر بێ ئەی مانگی پڕنور بەخێر بێ مانگی ڕەمەضان هەر کەسێک پێشوازیت لێ بکە ڕێزت لێ بگرێت بە چاکی لە ناو گۆڕی تەنگ و تاریک ئاشنادا بێت بە ڕووناکی ئەڵڵا ئەڵڵا بەخێر بێ مانگی ڕەمەضان بەخێر بێ ئەی مانگی قورئان بەخێر بێ ئەی مانگی پڕنور بەخێر بێ مانگی ڕەمەضان ئەی مانگی قورئان و لێبوردن ئەی مانگی خوای بێ ئەندازە بێگومانم کە خودی پاکێت دەرمانی دڵی لاوازە ئەڵڵا ئەڵڵا بەخێر بێ مانگی ڕەمەضان بەخێر بێ ئەی مانگی قورئان بەخێر بێ ئەی مانگی پڕنور بەخێر بێ مانگی ڕەمەضان هەر کەسێک کە دڵی بە تۆ خۆش بێت لێرە و لەو سەر فرازە بەهازە ئەران دەرکی نەگریست دەیان کای تا گوڵی تازە ئەڵڵا ئەڵڵا بەخێر بێ
رمضان أي بقيانو دل شوارتين أي ميوان ني راستاخينا خوريكين زرد وزيريني بودي وخاني أمدين الله الله بخير بي مانقي رمضان بخير بي أي مانقي قرآن بخير بي أي مانقي برنور بخير بي مانقي رمضان بترنوكي شيطانك كان دلو درون من بربرينا لكان يا وي أوي حيات يكوقو ميقبو من بينا الله الله بخير بي منقي رمضان بخير بي أي منقي قرآن بني من عقرتان أكريت قدام أو كسانا قيل ومسلين ريزي رمضان ناقرين لدستي دنيا زيدلين باركين أي براقيان برو قوري تنقو بسام بش لدواين هواركين هركسي كنقري ريزي أو ميوانا خداي قيان حرب الرخصاري آدمية هاوري وهاوبيري شيطانا بخير بي منقي رمضان بخير بي أي منقي قرآن بخير بي أي منقي برنور بخير بي منقي رمضان دووبارە سڵاوتان لێبێ ئایزان لە بەشی دووهەمی بەرنامەکەمانە باس لە بابەتێکی زۆر گرنگ و پەیوەندیدار بە مانگی پیرۆزی ڕەمەزانەوە دەکەین. بێگومان کاتێک کە مانگی پیرۆزی ڕەمەزان دێ بە ڕۆژوو دەبین هەمووان دەڵێن مانگی ئارامی مانگی هێوربوونەوەی ڕۆح مانگی ساڵبوونی دڵ و دەروون کەواتە لێرەیە لەم مانگەیە بابەتێکی زۆر گرنگ هەیە کە لەگەڵ دینەکەیە یەک دەگرێتەوە ویش دەروونە. بۆیە قسە و باز لەسەر ڕەمەزان و ڕۆژوو و کاریگەریەکانی لەسەر سەلامەتی دەروونەکەین بە میوانداری زۆر بەڕێز دەرووناس ڕەسوڵ ئیبراهیم مامۆستا زۆر بەخێربێت. مامۆستا پێشەوەی بچینە ناو وردەکاریەکانەوە هەمومان لە مانگی ڕەمەزانە یەکەمی شتێک بیری لێکینەوە دەروونمان ئارامە بێتەوە مانگێکی خۆشە ڕۆحمان ئاسوودەیە کەواتە مێ بزانم دین و دەروون ئەمە ئەم تێکەڵیە ئەم لینکە هاوبەش لە نێوان دین و دەروون ناچوانە سەرنجت لەسەر دین و لەسەر دەروون. سەرەتا بەناوی خوای گەورە زۆر سپاس بۆ ئەم میواندارتان و داواکارم لە پەروەردیگار ڕۆژ و عیبادەت و پەرستشی هەموو لای قبوڵ بکات و بە سەلامەتیەکی باش و بە ڕۆژوویەکی قبول کراو بگەینە ڕۆژەکانی ئەخیری ڕەمەزان و جێژنێکی خۆش بەیەکەوە بکەین. سەرەتا وەکو یەکێک لە ڕوکنە هەرە ئەساسیەکانی دین کە بریتیە لە بە ئەنجام گەیاندنی 30 ڕۆژی ڕەمەزان لە ماوەی ساڵێکدا کە
هەموو مسلمانانی دنیا ئەم ڕۆژە ئەم مانگە مەشغوڵ دەبن بە پەرستش و بە عیبادەت و ئەمەش کاریگەریەکی گەورە دروست دەکات لەسەر ڕەفتاری ئینسان و لەسەر دەرونی ئینسان. بە سیرکردنی ڕۆژوو بەو شێوازەی کە پێغەمبەر صلی الله علیه و سلم لە چەند حەدیثێکە لە چەند فەرمایشتێکە ئاماژەی پێکردووە بۆ خۆی وێزگەی ڕەمەزان یەکێکە لەو وێزگانی کە کاریگەری گەورە دروست دەکات لەسەر ڕەفتارەکانی ئینسان و لەسەر دەرونی ئینسان و ئینسان لەو مەرحەلەیەدا لەو سی ڕۆژەدا ڕاهێنانێکی باش دەکات مەشقێکی باش دەکات و هەروەها ڕۆژوو بەمانە دینیەکەی کە بریتیە لە وابەستەبوونی دوو ڕەهەندی گەورەی ئینسان کە بریتیە لە جەستە و دەرونی ئەم دوو حاڵەتە ئەم دوو ڕەهەندە کاریگەری گەورە دروست دەکەن لەسەر ئینسان و لە ڕووی دەرونیشەوە ئینسان لە ڕووی سایکۆلۆژیەوە ئینسان لە سێ بەش پێک دێ ژیری و عەقڵی و هەروەها هەڵچوونەکانی کە ڕوحی ئینسانە زائیدەن ئەو ڕەفتارانەی کە لە ڕووی فیزیکیەوە ئێمە دەیبینین ڕۆژانە کەسێک کە لەگەڵ دەوروبەریدا چۆن بەرخورد دەکات چۆن هەڵس و کەوت دەکات و لە ڕووی فیزیکیەوە مەبەستم ئەوەیە. گومان تێدا نییە دین بۆ ئەوە هاتووە بە تایبەتی دینی ئیسلام چوارچێوەیەکی بۆ مرۆڤ داناوە ئەم چوارچێوەیە بۆ ئەوەی بۆ داناوە کە ئاڕاستە ئینسان بکات چۆن لەم دنیادا ئەم عەبدایەتی و پەرستشە کە هەدەفە گرنگەکەی ئەوەیە وەما خەلەقت الجینە والئینسە ئیلا لیعبودون خوای گەورە دەفەرمێ ئێمە ئینسانمان بۆ ئەوە دروست کردووە تەنها بەندایەتی بکە پەرستش بکە و ئەم ئاینی ئیسلام و دواتر دەروونناسی کە بریتیە لە لێکۆڵینەوەی ڕەفتارەکانی ئینسان و لێکۆڵینەوە لەو سێ بوعدەی کە باسم کرد لەو سێ ڕەنگەیەکە لێرەیە هەموو پەرستەکە بە ڕۆحێکی تۆ بە دەروونێکی بە ڕۆحێکی ئەلێرە لینکەکە دروستە بێت بەتەئکید جا دەروونناسی زانستێکی تازەیە بەنسبەت بە ئاین بەنسبەت بەو ئاینە ئاسمانیانە کە لەوەتەی کە ئینسان دروست کراوە هاتووە چەقی ئیشکردن بریتیە لە مرۆڤ و هەروەها سایکۆلۆژیش دەروونناسیش بریتیە لە ئیشکردن لەسەر ئینسان ئەم دوانە چ پەیوەندیەکیان هەیە بێکەوە گومان تێدا نییە لە مانگی ڕەمەزاندا بە ئەوەی کە یعنی گۆڕانێکی گەورە لەسەر خوڵق و خوی ئینسان دروست دەکات چونکە ئێمە 11 مانگی مەسەلەن ساڵ لەسەر ڕیتمەکەین لەسەر ڕێڕەوێکین و لە چوارچێوێکە مامەڵە دەکەین لەگەڵ دەوروبەرمان لەو ژیانەدا لەپڕ ئێمە دەگەینە حاڵەتێک کە ئەم گۆڕانە توانین بپرسین یانی ئێمە 11 مانگ لەسەر ڕیتمێگە ڕۆین بەیانیان نان خواردنەکەمان تا ڕادەیەک جێگیرە نیوەڕۆی وارە ڕەنگە ئیلتیزاماتە دینیەکانمان لەبەر شوێنی کاروەمانە لە کت و پرێک بەڵێ جا ئەم گۆڕانێک کە ڕەمەزان ئەیهێنێ تەسیر دەکاتە سەر هەڵچوونەکانی ئینسان کە باسم کرد تەسیر دەکاتە سەر میزاجی ئینسان تەسیر دەکاتە سەر ڕەفتاری ئینسان دواتر لەسەر لە هەمووشیان گرنگتر تەسیر دەکاتە سەر جەستەی ئینسان چونکە گۆڕانێکی بایۆلۆجی ڕوودەدات تۆ بە سێژەمی ڕێک و پێک خواردن ئەخۆی بەڵام ئەو سێژەمە گۆڕانی بەسەردادێ و لە ڕووی دەرونیش و بیرکردنەوە و تێگەیشتنیش بۆ ماهیەت و گرنگی ڕەمەزان و ئەو بەندایەتیە ئینسانی مسلمان کە بەقوڵی بچێتە ناو ئەو بەندایەتیەوە دووبارە بیرکردنەوەکانی بۆ ئەو ڕووداوە تەسیر دەکاتە سەر دەرونی سەر سەلامەتی دەرونی گومان تێدا نییە سەلامەتی ئەم 11 مانگێک کە باسمان کردووە لە مانگی ڕەمەزانیشە ئینسان کۆمەڵێک گۆڕانی بەسەردات یەکێک لەوانە دانانی بەرنامی پارشێوە کە پێشتر نەبووە ئەم پارشێوە گومان تێدا نییە کە کاتی ئیسراحەت و خەوتنی ئینسانە بەڵام لەپڕ ئەم بەرنامەیە لە مانگی ڕەمەزاندا لە 30 ڕۆژدا ئێمە دەبێ جێبەجێ بکەین وەمە حاڵەتێکە دواتر کار دەکاتە سەر چی کار دەکاتە سەر کارکردنی بایۆلۆجی ئینسان چونکە ئێمە ڕۆژ کاتی ئیشکردنی ئینسانە شەو کاتی ئیشکردنی ئینسان نییە کاتێک کە تۆ برسیت لە ڕۆژدا و هەروەها شەویش نەخەوت و یان بەشێکی خەو بێداری کار دەکاتە سەر چی کار دەکاتە سەر ئەو شێواز و بەرنامەی
ئیشکردنی ئێمە کە لە کاتی ڕۆژدا ئەنجامی دەدەین. کەواتە ئێمە چۆن خۆمان بگونجین لەگەڵ ئەو شێواز و بەرنامەیە کە لە ڕەمەزاندایە چۆن ئەو بەرنامانە پەیڕەو بکەین؟ ئێمە دەزانی مەسلەی تێکچوونی ئەم بەرنامەیە کاتێک کە ڕوودەدا جا ئێلیس یەکێکە لە زانە بەرجەستەکانی خەڵکی ئەمریکایە. ئەو بابەتێکی هەیە لەسەر تێڕوانین بۆ ڕووداوەکان. دەڵێ ڕووداوەکان کاریگەری ڕووداوەکان بەنسبەت هەموو ئینسانەکانەوە خودی کە ڕووداوەکە شتێکی نەگۆڕە، بەڵام ئەوە تێڕوانینی ئینسانە بۆ ڕووداوەکە تەسیر دەکاتە سەر دەرونی. بۆیە نیەتیش گرنگە لە ڕەمەزاندا ئینسان چەندە حەزمی جەزم بێت، چەندە ئامادەگی هەبێ بۆ ئەو مانگە، چەندە بتوانێت مەسەلەن وەکو لە سیرەی پێغەمبەرە ئاماژە کراوە ئەگەرنەوە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم چەند ڕۆژێک پێش ئەوەی کە ڕەمەزان بێ خۆی ئامادە دەکرد، ئامادەیەکی باشی پێیا کرد بۆچی بۆ ئەوەی کە لە مانگی ڕەمەزاندا بتوانێت هەموو پەرستەشەکان بە تەواوەتی جێبەجێکە. ئەم گۆڕانە کە لە مانگی ڕەمەزاندا ڕوئەدا کاریگەریەکی گەورە دروست دەکاتە سەر سەلامەتی و هەروەها دەرونی ئینسان. لەوانەیە بێتاقەتی بکات، لەوانەیە میزاجی بکات، چونکە گومانی تێدا نییە ئاستی ڕۆژگاری پێشووتری کە تێر و تەسەل بووە توانیوەتی مەسەلەن ئیش بکات، ئەو ڕۆژە مەسەلەن کە بە ڕۆژوو احتیمالی هەیە توانای جەستەیی وەکو پێویست نەبێت یان ئەو وزەی کەم بوو بێتەوە. هەروەها حوسەڵەی کارکردنی لەوانەیە بێتە خوارەوە هەتا ئەندازەیەک، کواڵەتی کارکردنی لە ڕۆژدا دێتە خوارەوە و هەروەها بە تایبەتی جاری وا هەیە خانمان ئەوانەی کە دایکن بەڕاستی لەوانەیە کواڵەتی ئیشکردنیان وە نەتوانن بە هەموو ئیشەکانی ئەو ڕۆژیاندا ڕابکەن. و من ینی شتێکم بەرچاوکەوت لە ڕەمەزاندا ئەوەی کە زۆر زۆر بێبەشە و لە پەراوێزدایان منداڵەکانن، چونکە گەورەکان خەریکی پەرستشن، خەریکی عیبادەتن و لەوانەیە بەشێکیشیان بێتاقەت و هیلاک بن، بەڵام ئەوەی لەو نێوەندەدا زۆر پەراوێز خراوە منداڵەکان. بۆیە من ئامۆژگاریم ئەوەیە بۆ دایکان و بۆ باوکان ئەوانەی کە منداڵیان هەیە، بە تایبەتی ئەگەر بتوانین بەرنامەیەکی ڕێکوپێک بۆ تەواوی خێزانەکاندا بنین لە مانگی ڕەمەزاندا، منداڵەکانمان بێبەری نەکەین لەو مانگە پیرۆزەدا و هیچ نەبێ ڕایان بهێنین، هەتا ئەگەر منداڵێک نەتوانێت لە ڕووی تەمەنیشەوە نەتوانێت بە تەواوەتی بە ڕۆژوو بێ، ئێمە وای لێ بکەین کە هەتا نیوەڕۆ چەند سەعاتێک فێری ئەوە بێ کە خۆی بگرێتەوە لە خواردن، چونکە لە دەروونناسیدا نەزەریەک هەیە کە دوو زانای گەورە دایانناوە کە نەزەری خواردنە، لەوانە باسی سنووری تێربوونی ئینسان دەکا و سنووری برسێتی ئینسان دەکا. من لە چ کاتێکدا برسیم دەبێت سنووری دیاری کراوە، لەوانەیە من بتوانم 4 ساعت مقاومە بکەم، بەڵام تۆ نەتوانین 4 ساعت مقاومە بکەیت، احتیمالیش هەیە زیاتر مقاومە بکەیت. لەوانەیە من برسێتیەکەم احتیمالی هەیە بتوانم بەهێزم هەتا 10 ساعت، بەڵام نەتوانی کەسێکی تر نەتوانێت. ئەمە لە ڕووی فروقی فەردیەوە لە کەسێکەوە بۆ کەسێکی تر جیاوازە، بەڵام کاتێک کە ئینسان تێر دەبێت بە تایبەتی ئەوانەی کە تا هەندی حاڵەتی دەرونی هەیە لە پرخۆرەکاندا، ئەوانەی کە زۆر دەخۆن، ئەوانەی کە زۆر چەوری دەخۆن، ئەوانەی کە زۆر یعنی خواردنی قورس ئەخۆن، یەکێک لەوانە کە خوڵقوقیان تێک دەچێت، کەسایەتی تایبەتیان هەیە. کاتێک کە ئینسان برسی دەبێت گومان کەدا نییە کار دەکاتە سەر دەرونی سەر هەڵسوکەوتی و ئەو پەیوەندی ئەو کۆمونیکیشنی کە لەگەڵ دەوروبەریا دروست دەکات. بۆیە کاتێک کە ئینسان برسیەتی لە کەسێکەوە بۆ کەسێکی تر گۆڕانی بەسەردادێ. زۆر باشە دکتۆر، ئاماژەت بە شتێکت من بە خاڵێکی زۆر گرنگی ئەزانم پرسیاری دەربارە بکەم. باست لە ئەمە باسی سەلامەتی دەرونیەکەین، باشە سەلامەتی دەرونی لە مانگی ڕەمەزانە، بەڵام منداڵەکانیش دەرونیان هەیە و پێویستە بیریش لە سەلامەتیەوان بکەینەوە. پرسیارەکەم ئەمەیە بەڕاستی کاریگەری دەرونی خراپی دەبێت لەسەر مناڵەکان لەم مانگەیە ئیهمالیان بکەین، ڕەنگە چێژێکی خۆش بێ لەگەڵ خۆت لە پارشێوە وەک باست کرد کەنێک، ینی هەر لەگەڵ مەراسیمەکان بۆ نوێژی تەڕاویح یان بە پێی جیاوازی، ئەمە هەر سوودی دەبێت یا هیچ نییە هێشتا لە تەمەنێکی مناڵیان و هیچ کاریگەریەکی ناوەیە پێچەوانەکەی هەست بەوەکەن بێتاقەت بن. خۆی دوو وەرگرتن هەیە، دوو سەرچاوە هەیە بۆ وەرگرتنی ڕەفتار، یعنی ئێمە وەکو باوان چۆن دەتوانین ڕەفتارەکانمان بگوازینەوە بۆ وەچەکانمان. دوو سەرچاوە هەیە، سەرچاوێکی ڕاستەوخۆ هەیە، سەرچاوێکی ناڕاستەوخۆ هەیە. سەرچاوە ڕاستەوخۆکە ئەوەیە کە کەسەکە ئەو مناڵە گەشتبێتە تەمەنی
ئەوەی کە بە ڕۆژوو بێت لەوانەیە وەکو گەورەکان مقاومە نەکات بە تایبەتی ساڵی یەکەم و دووەم و پێویستە ئێمە یارمەتیان بدەین و بتوانین تەشجیعیان بکەین تەشویقیان بکەین و ئەگەر نەگەشت بێتە ئەو تەمەنەش بۆ خۆی ئۆتۆماتیکی سەیری دایکی ئەکا سەیری باوکی دەکا کە ئەو تقوسە دینیەت چۆن جێبەجێ دەکا و چۆن وابەستە دەبێت و لەوێەوە ئەو ڕفتارە دەگوازرێتەوە بۆ منداڵەکە ئەگەر بێت و ئێمەی گەورەکان بەڕێکوپێکی ڕۆژووی ڕەمەزان بەو شێوازەی کە دین لی داوا کردوین و مەطلەبە لە سەرمان جێبەجێکەین ئۆتۆماتیکی ئەو منداڵش لەو چوارچێوەی خێزانە ناچێتە دەرەوە چونکە خێزان گەورەترین دەستگایە بچووکترین دەستگایە بەڵام گرنگترین دەستگای کۆمەلگایە یعنی خێزان لێەوە ئینسان فێری ناسینی ژینگە و دەوروبەری خۆی دەبێت کاتێک کە دایک ئەبینێ باوک ئەبینێ بە شێوازێکی ڕێکوپێک ئەو تقوسە دینیە ئەم عیبادەتە زیندوو دەکەنەوە گومان تێدانی ئەو منداڵش دوو ڕۆژی تر کە گەورە دەبێت بە هەمان شێوەی دایک و باوک جێبەجێ دەکات بەڵام بەڕاستی ئێمە کەلتوری ئێمە بێ ئاگایە لەوەی کە چۆن سوود وەربگرین لە مانگی ڕەمەزاندا یاخود لێکەوتەکانی مانگی ڕەمەزان لە ڕووی دەرونیەوە چییە؟ ئەمە زۆر گرنگە زۆر باشە مامۆستا زۆر جار لە کاتی ڕۆژوگرتنا زۆربەی تاکەکان ینی دەرونیان نەئارام دەبێت میزاجیان تێک دەچێت بێتاقەتە بن ئەمە بۆچی و چی بکرێت کە ینی ڕابن لەگەڵ ئەو وەزایە خۆی بەڕاستی ئەو گۆڕانە بایۆلۆجی کە ئاماژەشم پێکرد بە تایبەتی هەندێک هۆرمۆد ناهاوسنگ دەبن کلوکۆس شەکرەی جەستە لە ئینساندا دائەبەزێ کە پەیوەندیکی توندوتۆڵی هەیە بە سیستەمی دەماری مرکزی ئینسانەوە کە سنتەر و چقی ئینسانەکە هەموو بەڕێوەبردننی جەستەی ئینسان لە ژیریدایە بۆیە کاتێک کە ئینسان بە ڕۆژ دەبێ دەمە و ئێواران تووشی ژانەسەر دەبێت هۆکارەکەی ئەوەی کە شەکرەی ئەو کەسە دابەزیوە بە ئەندازەیەک بۆیە لەوانەیە تا مودەیەک عەسەبی بێ بۆیە پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ کەسێک کە لە مانگی ڕەمەزاندا ئەگەر حاڵەتێکی نەشیاویشی بەرامبەرکردن ئێوە با ڕەتفعلێکی وەکو ئەو نەبێ بەڵکو بڵێ من بە ڕۆژوومە هەتا ئەگەر گوێنیشی پێدان بڵێ من بە ڕۆژووم بۆ ئەمە دەگەڕێتەوە خۆ کۆنتترۆلکردن لە مانگی ڕەمەزاندا چونکە یەکێک لەو شتانەی کە من پێم خۆشە ئاماژەی پێ بکەم مەسەلەی کۆنتترۆڵە لە مانگی ڕەمەزاندا وەکووتم کەلتوری بێ ئاگاییمان لە مانگی ڕەمەزاندا لە ڕووی دەرونیەوە وە سوودەکانی مانگی ڕەمەزان ئێمە تقریبەن نەمانتوانیوە وەکو پێویست یعنی توێژینەوەیەکی باش چونکە تێبینیەکان لەسەر مانگی ڕەمەزان زۆرن توێژینەوەکان لەسەر مانگی ڕەمەزان چۆن کە لێکەوتەکانی چۆنن لەوانە بۆ نمونە گەورەترین یعنی نەخش دادنێ کاریگەری و پڕەنگی دادنێ لەسەر کەسایەتی ئینسان و هەروەها لەسەر سەلامەتی دەرونی بۆ نمونە ئینسان فێری مەشق و ڕاهێنان دەکات لە مانگی ڕەمەزاندا فێری ئەوەی دەکات کە بۆ نمونە ئەو وەکو ئاماژەشمان پێکرد 11 مانگ لەسەر ڕیتمێک ڕاهاتوە بەڵام ئێستا لە پڕ دەکەوێتە ناو ڕیتمێکەوە یعنی پێویستە خۆی ڕابێنێ لەگەڵ ئەو جەوەیە خۆی ڕابێنێ لەگەڵ ئەو زروفەیە کە بەسەری دێ لەسەر ئەو پرانسیبانەی کە ئەو چوارچێوانەی کە دین لە چوارچێوەی مانگی ڕەمەزاندا بۆی دیاری کردووە و هەروەها جاخر زۆر قورسە تۆ بتوانی مەسەلەن 10 سەعات بە ڕۆژوبی هیچ نەخۆی لە کاتێکدا ڕۆژانی تر بەلانی کەمەوە سێ ژەمێک نان خواردووە لە نێوانی ژەمە ڕئیسیەکاندا ژەمێکی بچووکشت خواردووە لەوانەی میوەیەکت خوارد بێ لەوانەی پسکیت و مەسەلەن کێکێک و نستەلەیەکت خوارد بێ کە ئەمە هەمووی وزە ئەدا بە ئینسان کاتەمە مەستا ئەتوانین بڵێن هەندێک کەسێک کە ئەڵێ من هەر بەبێ پارچە و ڕۆژوو ئەگرم ئەتوانین بڵێن ئەمانە زیاتر کاریگەری ئەمە سوودوەرگرتنە لە ماتە وزەی دەرونی خۆی چونکە ئێمە لە جەستەی ئێمەدا وزەیەکی گەورە هەیە شاراوەیە ئێمە لە کاتێکی زۆر زەرودا کە زۆر پێویستیمان پێێتی ئەو کاتە سوودی لێوەردەگرین کاتێک کە ئینسان ئیرادەیەکی گەورەتری هەیە بە هێزێکی دەرونی گەورەتری هەیە ئامادەی هەیە کە بەبێ پارشەویش بە ڕۆژ بێن نەک هەر ئەوە هەتا لە جگە لە ڕۆژوی ڕەمەزان کە ڕۆژووی فەرزە ئێمە ڕۆژی تریشمان هەیە کە ڕۆژوی سونەتن دەتوانێت مەسەلەن جاری وا هەیە ئینسانەکان نیەتی ڕۆژوش ناهێنن بەڵام ژەمی نیوەڕۆ ناخۆن بەس با من حەز دەکەم سوودەکانی ڕۆژوو لە ڕووی دەرونیەوە باس بکەم هۆکارێکی گرنگە بۆ کۆنتترۆلی خووەکان ئێمە کۆمەڵێک خۆی ئیجابیمان هەیە و خۆی سلبیشمان هەیە ئێمە سنوورێک دادنین بۆ ئەو خوانەی کە سلبین زۆر مهمە ئینسان بتوانێت مانگی ڕەمەزان بە وێزگەیەکی گرنگ
بەرنامەی بۆ دابنێت و سەیری کات بە تایبەتی هەموو یەکێک لە ئێمە هەموو تاکێک لە ئێمە کۆمەڵێک خۆی سلبی هەیە پێویستە ئەم خۆ سلبیانە لە مانگی ڕەمەزاندا بتوانین ئەگەر بە فرسەتی بزانین و تەرکیان بکەین لەوانەیە کەسێک بۆ نمونە جگەرە بکێشێت لەوانەیە کەسێک لەوانەیە عیبادەتی کەم بێت دەتوانێت ئەم مانگی ڕەمەزانە ئەم خۆ سلبیە وردە وردە کۆنتترۆلی کات و هەروەها لەوانەیە بۆ نمونە خویەکی ئیجابی مثلەن بەخشندەیە بەڵام لە مانگی ڕەمەزاندا هەوڵ دەدا بەخشندەتر بێت بتوانێت ئەمە وای لێ دەکا کە ڕابێت لەسەر کۆمەڵێک خوو کە پێشتر لەوانەیە لاواز بوو بێت ئەگەر خۆی باش بوو بێ لەوانەیە خۆی خراپ بوو بێ زۆر ڕێگەر بوو بێت لە سەرکەوتنەکانی لە ژیانی ڕۆژانەدا هۆکارێکی باشە بۆ کۆنتترۆلی پاڵنەرەکان بە تایبەتی ئەوانەیە کە پڕخۆرن زۆر خۆرن یعنی فرسەتێکی باشە ئێمە جاری وایە دەچین چەند عیادەیەک دەچینە لای دکتۆرێکی مەسەلەن خواردن و خۆراک بۆ ئەوەی کە ڕژێمێک دانێ بۆ ئەوەی کە بتوانین لەسەری بەردەوامی چکە جاران تێڕوانین بۆ خواردن پۆزیتیو بوو یعنی ئەوەی کە زۆری خوارد بە ئەوەی کە قەڵەو بواە تەندروستتر بوو یعنی بە جوانی و لەشێکی قەڵەوەی دەرکەوت بەڵام ئێستاوان نییە ئێستا زانست سەلماندوویەتی و توێژینەوە سەلماندوویەتی ئەو تێبینیانەی کە کراوە لەسەر ئینسان سەلمێنراوە کە پێویستە هەتا لە هەندێ یعنی تەمرینکردن و ڕاهێنانە چل ڕووزی ئابیمان هەیە بە زمانی فارسی فارسەکان زۆر لەسەری هینن یعنی چل ڕۆژ بەس ئاو ئەخۆنەوە خواردن ناخۆن بۆچی بۆ ئەوەی هەرچی مەوادی زیان بەخش لە ناو جستەدا هەیە هەمووی ئینسان بەکاری بێنێ و بمرێت یعنی ئەو مەوادە ژەهراویانە بمرن یەکێک لە سوودەکانی ئەوەیە کە بەڕاستی ئەو تەکنەلۆژیایە ئەو سەردەمی مۆدێرنە کە هێناوێتی من حەز دەکەم ئەمە ئاماژەیەکی زیاتری لەسەر بکەم زیاتر میلی ئینسان دەکاتەوە بەلای خۆیدا ڕای دەکێشێت و جەزابتر کاریگەری هەیە لەسەر ئینسان تۆ سیر کە جاران لەبەر ئەوەی تەکنەلۆژیا زۆر فراوان نەبوو بەڵام ئێستا خواردن لە ئەوپەڕی دنیاوە لە هەموو کۆمەڵگاکانە بە ئاسانی دەتوانی بیبینی بینەری بی کاتێک کە تۆ دەیبینی لەزەتت بۆ دەچێت حەزت بۆ دەچێت میلت بۆ دەچێت کە بیخۆی وە کاتێکیش کە ناتوانی بیکڕی بەدەستی بێنی ئەو کاتە کاریگەری نەرێنی لەسەر تەندروستی دەرونی ئینسان دروست دەکات بە تایبەتی ئێمە دکتۆرێکمان هەیە بە ناوی دکتۆر کانمان کە مامۆستای زانکۆی پرینستۆنە دەڵێ ڕێژەی بەرزبوونەوەی خەمۆکی ئەوەی یەکێکە لە توێژەرە زۆر گرنگەکان دەڵێ ڕێژەی بەرزبوونەوەی خەمۆکی هاوکاتە لەگەڵ بەرزبوونەوەی خواستی بەکاربەر یعنی هەتا ئینسان چاوی لەسەر بازار بێت چاوی لەسەر ئەو کاڵانەی بێت کە ڕۆژانە دێتە ناو دنیا و ژیانی ئێمە چونکە گومان تێدا نییە ئەمڕۆ یعنی تۆ سیرکە ئەگەر کاڵایەکی پێویست لە ژیانی ڕۆژانەدا بیکڕی بۆ ماوەیەکی مەسەلەن چەند مانگێکی پێت بێ هەر ئەو کاڵایە دوای چەند سەعاتێکی تر بە ڤێرژنێکی تر بە دیزاینێکی تر بە کۆمەڵی خزمەتگوزاریە تر جاوەرە بۆ خواردنیش بە هەمان شێوە بۆ خواردنیش وایە یعنی ئەمڕۆ بە تایبەتی کۆمەڵی خواردنی مۆدێرن هاتووە کە تەئسیری گەورە لەسەر سەلامەتی دەرونی دەکات بۆیە بە تایبەتی کاتێک کە ئێمە بەو خواستانە ناگەین پێیان ناگەین ئەو کاتە تەئسیرێکی نەرێنی لەسەر دەروون و لەسەر سەلامەتی ئێمە دروست دەکات ئەی ڕەمەزان چ کاریگەریەک دروست دەکات لەسەر ئەمە گومان تێدا نییە قەناعەتت بۆ دروست دەکات ئەو کەسانەی کە 30 ڕۆژ بە ڕۆژوو دەبن 30 ڕۆژ بە ڕۆژوو دەبن مامۆستا شوان فێری ئەویان دەکات کە ژیان هەمووی بریتی نییە لە خواردن هەمووی بریتی نییە لە لەزەت وەرگرتن بە تایبەتی تۆ کاتێک کە هەبووی کاتێک کە بە تایبەتی کەسێک کە ژیانی مادی و کار و کاسبی باشە کە هیچ خەمی خواردنی نییە بەڵام لە 30 ڕۆژی ڕەمەزانە بۆی دەردەکەوێت کە حاڵی برسیەکان چەند ناخۆشە حاڵی فەقیرەکان چەند ناخۆشە ئەمە وێزگێکی گەورەیە بۆ گەڕانەوەی ئەوانەی کە تێرن دەتوانێت بۆ سەلامەتی دەرونیشیان چونکە ئێستا زانستی سەردەم سەلماندوویەتی ئینسان کاتێک کە مدەتێک خۆی دەگرێتەوە بە تایبەتی ئەگەر 2 ساعات زیاتر بێ دەتوانێت سەلامەتێکی زیاتر بۆ جەستەی بگەڕێنێتەوە و سەلامەتی جەستەش سەلامەتی دەروونە ئەوە پێچەوانەشەوە سەلامەتی دەروون سەلامەتی جەستەیە چونکە ئێمە لە دەروون ناسیە کۆمەڵێک نەخۆشیمان هەیە کە پێیان دەگوترێت سایکۆسۆماتیک لە ئەسڵدا
هۆکارەکان بریتە لە چی بریتە لە ناڕێکی جەستە کە دەبێتە تێکدەر و واتە یعنی لاچوون و شیرازەی دەرونی ئینسان بۆ نمونە ئینسانێک کە زۆر خۆرە وە قەڵەوە توانای ئۆکسسیجین بە تەواوەتی ناگاتە ناو مێشکی ئینسان ئەو کاتە ئینسان میزاجی تێک دەچێت لەوانەیە عەسەبی بێ کاتێک کە عەسەبی دەبێ احتیمالی هەیە ڕژێنەکان زیاتر فعال بن کاتێک کە ڕژێنەکان فعال دەبن ئەو ڕژێنانە هەندێکیان لە تێزاب بەقووەترن کە دەڕژێنە سەر مەعیدا برینداریان دەکەن بۆیە زۆربەی زۆری ئەو کەسانی کە مەعیدەیان یەشێت و زۆرتریش بەتەکید و ڕوویەکی خۆشیان نییە و هەروەها بۆ نمونە جەستە تەسیرێکی گەورە لەسەر دەروون دەکاوە بە پێچانەشەوە دەروون تەسیرێکی گەورە لەسەر جەستەی ئینسان دەکات وێزگەی مانگی ڕەمەزان بۆ ئینسانی موسڵمان باشترین وێزگەیە بۆ ئەوەی سەلامەتی دەرونی گەڕێنێتەوە دووبارە ئەم سەلامەتیە دەرونیە دەگەڕێتەوە بۆ سەلامەتی جەستەی خۆ کەواتە دکتۆر ئەم پرسیارە کاتیشمان باشە ماوە من بەڕاستی دەمەوێت سەرنجی بەڕێزە شیکردنەوەی بەڕێزت زۆر جار بێخەبەر لە خۆمانی شەکەکەین و زۆریش بۆمان باشە هەروەکو ئەم سوودە زۆرانەی ڕۆژوو ڕەنگە ئێستا زۆرەی کوردستان بە ڕۆژوو بێخۆشی نەزانێت چی دەسەکەی بەس وەکو واجبێکی دینی دەستیەکەی وەڵام لە پاڵیش ئەم ئارامیە دەرونی دەسەکەی من ئەمێ ئەم پرسیارە بکەم هەموو ئەم سوودانەوێ لە پشتی ئەو ڕۆحە جوانەوەیە کە بە پێچەوانەوە چەندێک ڕۆژەوانەکە بەرسیەتی تینوێتی بەڵام ێوارە کە ڕۆژوو دەستکێنێ زۆر دەروونێکی ئارامە کەواتە چی لە پشتی ئەو تاکانەوەیە کە ئەو دەروونە سەلامەتیان چۆن سەرچاوی گرتووە کە بە ڕۆژووە بن وەکەوەی فەرمانێکی خوایان جێبەجێ کردو دەروونێکی ئارامیان هەیە سەنگینیان هەیە بە تایبەت مانگی ڕەمەزان باسەکەین ئەمە لە کیوە سەرچاوی گرتو ئەم دەروونە سەلامەتیان ئەمەشی لە پشتەوەیەتی وە شیکردنەوەی بەڕێزت بۆ ئەو ئارامیە دەرونی و سەلامەتی دەرونیان لە دەروونناسیدا یەکێک لە پاڵنەرە زۆر گرنگەکان بریتە لە پاڵنەری بەدەستهێنان چۆن لە ژیانی موسڵماندا ڕنگ دەداتەوە پاڵنەری بەدەستهێنان کاتێک کە تۆ عیبادەتێک جێبەجێ دەکەی کاتێک کە تۆ پەرستشێک جێبەجێ دەکەی کاتێک کە تۆ ملکەچیەک بۆ پەروەردگار جێبەجێ دەکەی هەست ئەەکەی کە کارێکت جێبەجێ کردووە لە ئاستی ئەو فەرمانەیە کە پەروەردگار کردوێتی بۆیە پێغەمبەر سەڵڵاهو عەلەیهی وسەلەم دەفەرمێ بۆ ڕۆژوان دوو ئاسوودەیی هەیە ئاسوودەییەکان لە کاتی بەربانکردنە کە ئینسان هەست دەکا ئەو ڕۆژە فەرمانەکەی جێبەجێ کردووە بە تایبەتی ئینسان کاتێک کە زیاتر بتوانێت بازنەی خێرکردنی فراوانتر بکە کاتێک کە ئینسان خێر ئەکا هەست دەکا کە نزیک بۆ تۆ لە سەرکەوتن جایەکێک لە زاناکان کە ئەدلەر زانایەکی گەورەی دەروونناسیە دەڵێت چ کاتێک ئینسان هەست بە ئاسوودەی دەروون دەکا ئەو کاتە هەست بە ئاسوودەی دەروون دەکا کە سەرکەوتونێک بەدەستبێنی دەزانی سەرکەوتون و ئینجاز لە ژیانی ئینساندا زۆر گرنگە ئینسانی موسڵمانیش کاتێک کە هەست دەکا لە فەرمانێک لە فەرمانەکانی پەروەردگار سەرکەوتنی بەدەستهێناوە هەست بە ئاسوودەی دەروون دەکات بۆیە سەلامەتی دەرونیش زۆر گرنگە بۆیە کاتێک خێر دەکات هەست دەکات کە ئەم خێرە بە تایبەتی خێرکردن ئاسوودەی ئینسان زۆر گەورەیە بۆ ئەوەی کە ئینسان ئاسوودەی بۆ بگەڕێتەوە خێرکردن لە مانگی ڕەمەزاندا چەند قاتی جگەلەوەی کە خێرەکەی لە قیامەتە ئەچنێتەوە ئاسوودەی دەرونیشی لە دنیادا بۆ دەگەڕێتەوە بەڵێ مامۆستا زۆر سپاس بە ئامادەبوونە مادومان کردی سپاس سەلامت بن ئێوەش خی گەورە ئینشاءڵڵا ڕۆژووی ڕەمەزان هەموو لای بکات بۆ بگەینە ڕۆژانی ئاخیر سەرکەوتوو بن ئێوەش باشکم تا جەژنێش بوو بینینەوە جارێکی لەسەر جەژنەوەمانە ئەمەر باقی تەوەرێکی باشتر سپاس بۆ ئێوەش بەڵێ پێما بێ بەڵێ هاوکارانمان ویچەرێکیان بۆ ئامادە کردوین چونەتە لای قورئان خوێنێک دەنگێکی خۆشی هەیە با کەمێک دڵ دەرومان لەم شەوانەی مانگی پیرۆزی ڕەمەزان ئارامتر بێتەوە گوێ لە هەنێک لە قورئان نمود ئەو مامۆستا دەنگخۆشە دەگرین أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم ألف لام ميم الله لا إله إلا هو الحي القيوم نزل عليك الكتاب بالحق مصدقا لما بين يديه
وأنزل التوراة والإنجيل من قبل هدى للناس وأنزل الفرقان إن الذين كفروا بآيات الله لهم عذاب شديد والله عزيز ذو انتقام إن الله لا يخفى عليه شيء في الأرض ولا في السماء هو الذي يصوركم في الأرحام كيف يشاء لا إله إلا هو العزيز الحكيم صدق الله العظيم فيضاعفه له أضعافا كثيرة والله يقبض ورفع بعضهم درجات وآتينا عيسى ابن مريم البينات وأيدناه بروح القدس من نام ڕێتین ڕەحیمە لە تەمەنم 12 ساڵە لە پۆلی شەشەم لە 2019 لەم بنکەیە حەوت جوزە قورئانیشم لەبەرە فێری ئەو بووم فێری پیتە قەڵەوەکان فێری قورئان لەبەرکردن فێری قورئان خوێندنەوە بووم فێری ئەو شتانە بووم لێرە فضل على الناس ولكن أكثر الناس لا يشكرون كاتب بيتي همزة وعين بدوية كعادة بزور دراجة فأعرض وأصلح عين ماساکان لەگەڵمانە باشن تووڕە نابن لێمان فێری قورئانمان دەکەن و پێمان دەڵێن مەراجعەکەنەوە ئەو شتانمان پێ دەکەن لە کاتی مەکتەبدا هەفتەیەک ڕۆژ دەم بەس هاوینان هەفتەی 2 ڕۆژ جاءتهم البينات من بعد ما جاءتهم البينات ولكن اختلفوا فمن الله لذو فضل على الناس ولكن أكثر الناس لا يشكرون ئەگە هەڕێکم نوێژ نەگا پێی ئەڵم نوێژکە ئەگەر لە دەرجی قورئان نەبوو بانێکم بۆی فێری دەرجی قورئانیەکە میان بێ ماساکی فێری دەرجی قورئانکە بۆی پاداشتێکی گەورەی هەبێت لێرە بۆی پایەکی زۆر بەرجێبێت لێرە سەرەتا گوێ لە قایرێک دەگرم وەک سەعەد غامدی منشاوی گوێ لە دەگرم و دواتر لەبەری دەکەم اللاتي في حجوركم من نسائكم اللاتي خولی زۆرم وەرگرتووە و هەروەها پێشبڕکەم تیا کردووە و سپاس بەخوا کە پلەی سێم بەدەستهێناوە و بۆ لە جوزی عەممە پێشبڕکەی جوزی عەممە جوزئی تەبارەک سوورەتی بەقەرە شادی کەشمێ لە خوێندنەوە هیوادارم خەڵک بێ بۆ ئەم بنکێ بۆی فێری قورئان بێت من النساء إلا ما قد سلف إنه كان فاحشة ومقتا وساء سبيلا أعوذ بالله من الشيطان الرجيم الله لا إله إلا هو الحي القيوم لا تأخذه سنة ولا نوم له ما في السماوات وما في الأرض من ذا الذي يشفع عنده إلا بإذنه وسع كرسيه السماوات والأرض ولا يؤوده حفظهما وهو العلي العظيم صدق الله العظيم
دیکە بەخوای گەورەتانە سپێری کاتێکی خۆش بە هەموو لایەک خواتان لەگەڵ. خواتان لەگەڵ.